ئەگەر هەتا لە ناو سزنێ هەز بە پەشیمانیش بکە هەتا دەمریت ڕاستە خێزانی خۆی کوشت بەڵام خۆی کوشت ڕاستە خەزور و خەسووی خۆی کوشت بەڵام خۆی کوشت هەمومان بیسمان ئەو ڕووداوات جەرگ بڕانەی پێشتر و ئەوەی دوێنێ شەوێ کە هەر لەو شارەی خۆمان ڕوویدا کەسێک کە دکتۆرە دکتۆر یعنی کەسی نوخبە لە ناو کۆمەڵگای کەسی ڕقم یەک لە ناو کۆمەڵگای کە ئەو دکتۆرە چەند دکتۆری پێگەیاندیە کە ئەو دکتۆرە چەند کەسی بە عەمەلیات و نەشتەرگەری لە مردنێ ڕزگار کردیە کە ئەو دکتۆرە چارەسەری چەندەها نەخۆشی کردیە بەڵام نەیتوانی چارەسەری نەخۆشیەکەی خۆی بکات هات لەبەرەی نەیتوانی خۆی بگریتن بەرامبەر ئەو تووڕەبوونەی کە تێیدا بوو لەو مانگە مبارەکەی دەستی بستە خوێنی خێزانی کە چەندین ساڵات قوربانی داوە لە پێناوی ڕازیکردنی ئەو پیاوەی دەستی بستە خوێنی منداڵێکی تەمەن بچووک دەستی بستە خوێنی خەزووری کە لە جێی بابیتی دەستی بستە خوێنی خەسووی کە لە جێگای داچیتی دەستی بستە خوێنی خوشتی خێزانی کە لە جێگای خوشتیتی دەبێ ئەوە چ بربەریەت بی دەبێ ئەوە چ فەزاعەتێک بی دەبێ ئەوە چ پەروەردەکی سەقەت بی کەواتە نابی هەڵبخەڵەتین بڵین فلان کەس دکتۆرای هەیە و فلان کەس زانای و فلان کەس نازەم چی دەبی داوای بکەین ئێمە عاقیبەت خێر بین و پەروەردەکی دروست بکەین پەروەردەی دروست زۆر زۆر گرنگە بەڕێزان هەتا دوعای بکەین ئاخیرمان خێر بی و پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای کردی لە رب العالمین زۆر جارن ئەمەشی فێر کردیات کە یارم پەنات پێدەگرین لە قەهری ڕیجال یعنی لە تووڕەبوونی بەرامبەرەکانمان کە زۆر جار هەندێک کەس کە تووڕە دەبی ئیستەحوەض عەلەیهم الشەیطان شەیطان لەنجی لەسەر ملی دادەنێت دەستی بستە خوێنی نێزیکترین کەسەکان کە قەتل و عامی دروست بکاتن قەتل و عامی دروست بکاتن کە ئەو کەسەی هەتا ئەو پردەی دروست کرد کە ئاسیا و ئەوروپای بەیەکەوە بەستاوات لە تورکیای بەڵام ئاخیر کە ئیفتیداحی جسرەکەی کرا خۆی لەسەر جسرەکەی فرەدا خواری خۆی لە ناوبرد و خۆی کوشت سەبەب و هۆکارەکەی چ بوو توانین جسرەکی دروست کە پەیوەندی ئەوروپا و ئاسیای بەیەکەوە ببەستەوە بەڵام نەیتوانی پردۆکەکی لە بینی خۆی و ئەڵڵای دروستکە سوبحانەه وتەعالا کە بەس تۆبەی بکربات بەس داوای لێبوردنی بکربا بەس دوعای عاقبەت خێر و ئاخیر خێری بکربا ئەوهای بەسەر ندا ئەو ڕۆژ بەداخەوە ئەو ڕووداوە جەرگ بڕانە هەمووی بۆی دەگەڕێتەوە کە پەروەردەی ئەو ئومەتە و پەروەردەی ئەو میلەتەی پەروەردەکی زۆر زۆر سەقەتە زۆر خوار و خێچە پەروەردە کە محەبەتی تێدا نییە خۆشەویستی تێدا نییە میهرەبانی تێدا نییە بەزەیی تێدا نییە ئەگەر نا وەکو دکتۆر زاکر ئەفەرمێ دینەکەم ڕێم پێ نادا ئاوی زیاد سەرف بکەم چۆن ڕێم پێ دەدا خوێنی بڕێژم کەواتە کوشتن و خوێن ڕێشتن بە تایبەتی لەو مانگە مبارەکەی دەبی چ تاوانێکی گەورە بێت ئەگەر هەتا لە ناو سزنێک هەز بە پەشیمانیش بکە هەتا دەمریت ڕاستە خێزانی خۆی کوشت بەڵام خۆی کوشت ڕاستە خەزور و خەسووی خۆی کوشت بەڵام خۆی کوشت ڕاستە خوشتی خێزانی خۆی کوشت و منداڵ بەڵام خۆی لە ناو برد مێژوەکی قێزەوەنی لۆ خۆی دروست کرد و ئەو کەسانشی کە لەو ئاسەیدانە دەرس و عیبرەتی وەرگرن بە شەهادە و بە جەنتای دیبلۆماسی و بە زۆر زمانزانینی هەڵمەخەڵەتن بە پلەپای دنیایی بەڵکو ئەگە کەسەکە پەروەردەکی دروستی دیندارانە نەکرا بەو ڕێخوار و خێچانەدا دەڕواتن